سلااوڕێز هاوڕێیان هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن. پارتی و بنەماڵەی بارزانی گەورە و بچووکی کادیرەکانیشی هەمویان تووشی هیستریای هێلکە بوونە. تا ئەمڕۆژ هیچ یەکێکیان لە هیستریای هێلکە دەربازیان نەبوو. ئەمڕۆ دەمەوێت شتێکی جیاوازتان لە بۆ باس بکەم. ئەو کابرای لە پشتم هەیە، ئەوە ناوی بەسام عەلیە، ئەندامی سەرکردایەتی پارتی و بەرپرسی لەقیانە. گوێرە بگرە بزانین چ دەرێتن. دوو ڕێکخراوی نێودەوڵەتی لەسەر چیرۆرکردن مەسئول بارزانیان هێناوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن تێکەڵ بوو بۆ مەسەلەی کوشتنی ڕۆژنامە و سەردەش عوسمانە بۆ هیچ وەڵامێک نییە لە پارتی لەبەرەوەی بخوان تیرۆریان گرتووەتەوە وەڵامی. جانم ئەمە لێ ڕۆژ شتێک بڵێم طبعاً هەڵبەتێکی ئیعلامی باڵێ کابرا هەموو ژیانی لەسەر تیرۆر و تۆقاندن بەڕێکردی لێ هەڵمەندێت لە بەستە زمانێک. ڕۆژنامە بەشێتی تیرۆر نەکراوە. چەند ڕۆژنامە نووسێ لە هەرێمی کوردستان کە تۆ ناوەکانیان نەزانی تیرۆر کراوە. سەردەش عوسمان کەیسەکەی لە دادگا چۆن یەکلایی کردوێتەوە. ئەوە دادگاکانی هەرێمی کوردستانە با بڕیاری لێبن. بزانە هاوڕێیان ئەوە دەرێت سەردەش عوسمان دادگاکان دەبی یەکلا بکاتەوە دۆسێکی. ئەو نقطەکە لێرەیە. گیرە بگرین باقسەکانی تەواو بکە. بەڵام پرسیارەکە لێرەیە. ئەو پرسیارەکەی لەسەر سەردەش عوسمانە. بۆ فۆکەسەکە لەسەر جەنابی کاری مەسئولە ڕۆژنامەم کراوە. من ئەڵێم ئەم کەیسانە کەیسی دادگایە. دادگا لە هەرێمی کوردستان مستەقیلە، سەربەخۆیە. پێویستە دادگاکان دادگاکانی هەرێمی کوردستان کەیسێکی تۆ هەبێت. دەرێت دادگاکان لە کوردستان سەربەخۆنە هاوڕێ. ئێستا لە هەمان کاتدا وەڵامی خۆی داتەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی یان وەکو بەمەرسی مالەکی پارتی لە هەڵەبجە پێ دوایە لە سلێمانی ئەگەر بابەتی پرسێکی سیاسی لە تۆ کەیسێکت هەبێت من پێم ماوە بە دادگاکانی سلێمانی دەکەین لەشتە محاکەمەوەی نەقڵەکەن بۆ ئەو لێر و من پێم وایە نەک خاترم ناگرنەوە کاتار ماڵم وێرانە بێگە کەیسەکەم لێرە بێت. پێم وایە نەک زانە هاوڕێیان یعنی ببینن کادیرەکانی پارتی تووشی هیستریای هێلکە یان وستریای هێلکە هەتاوەکو ئێستا بەرینە داینە لەناو بەرنامەیەک سەدان هەزار کەس دەبیری. جارێک دەرێ دادگا سەربەخۆیە، جارێک دەرێ سەربەخۆ نییە. ئەوە هەر ئەو برادەرە نییە هاوڕێیان، ئەو بە سامە نمونەکە لە زۆری دیکە. ینی ببینن دوێنێ کاقادر قسەی لەگەر ئومێدی کرد. ینی ئەگەر کەمە گورد بنەوە لە قسەکانیان دەبینن ئومێد تووشی سەدمە بووە، یعنی ئەوەندە تەئسیری لێ کردی هێشتا بەری نەدایە. ئەوە جەلال پەرێشانمان دیت پێشتر. یعنی هاوڕێیان هەردەمە شتێکەکەتان لە باس بکەم. یەک دوو ڕیکۆردی دەنجی عەلی عەونی مالەکن دوو برادەر تەلەفۆنیان لێ کرد. یعنی لەسەر هێلکەی ئاوا دەماغی تێک چووە، قسەی زۆر ناشیاو دەکە شیاوی ئەوەی نیە بڵاویش بکەینەوە. ئەو جارێ لە کۆیلەکانی پارتی هەرگەڕێ، یعنی ببینن ڕۆژانە سەدان جنێومان بۆ دێت. ئەوە پەروەردەی قوتابخانەی بارزانیە و پەروەردەی ئەجە ببینی هاوڕێیان ینی شتەکە هەمووی تەبەقاتە. بارەگای بارزانی بە سام و ئومێد و جەلال پەرێشان و ئەوانە فێر دەکات چ زمانە قسە بکەن بە چ شێوازێک. ئەوانەش یعنی ببین تەبەقاتی کۆیلایەتی ئەوە نییە بارەگای بارزانی ئەجە ئومێد خۆشنا و بەسام و جەلال پەرێشان و عەلی عەونی و سەدانی و چیتکە ئەوە لەو تەبەقەینە. لە خوارەوانیش ئەو بەستە زمانانە کە بە فری لە خەتن و جنێو بە ئێمەدا، یعنی یەک لە یەکی فێر دەبیت. ئەوە پەروەردەی ئەو قوتابخانەیە. بۆی ببینن مەسەلەی هێلکە و لەندەن دڵنیامە تا ئێستاش کابوسەکە لە مێشتی هەموو پارتێکی بە تایبەت مەسرور بارزانی. بۆ من زیاتر کاتتان ناگرم، تەنامە بەستم ئەوە بۆ ببینن هێلکە چی لێکردینە. جێستاوە چەشی هێلکەش پێیا بۆ هاوڕێیان. چەند ڕۆژێک پێش ئێستا ڤیدیۆەکەم بڵاو کردەوە، چەند کۆمەڵێک برادەر حازریان کردیە، ڕەختەشیان لە بۆ حازر کردیە. یەک شتێکەشتا پێ زۆر گرنگتر هاوڕێیان لەسەر هێلکەی. هێلکە ئەگەر بەتەنها ئەوە هاویشتت یەک جارێ پوپ دەتاقیتت، ڕەنگە یەک شوێنی پیش بکە. بەڵام پێشوەی هێلکەی باوێن دیشەقێنن جوان نییە کە شەقانتان هاویشتان لێتاندا وەک بۆمی دەتاقیتەوە. ئەوەش تەکنیکێکی نوێیە. کاتە چی خۆش ماڵاوە.
ترى والله مخزني طابو مخزني تاع ذهب تۆڕۆن یەکەم جاکە خواردم لە کوردستان خواردم شتێکی نازام زۆر زۆر خۆشە کوردانێ چەورە زۆر حەزم لێدی زۆر هەچ کاتێ بێتام گوێ هێلکە زۆر بەکار هێلکە زۆر باشە هەمووی پرۆتینە بایانیان دەیکوڵێنی بانانی تیری دەیخۆین بایانیان دەیکوڵێنی بانانی تیری دەیخۆ